سەڵاتی چەتەی هەرێمی کوردستان هەر بۆ زانیاریتان لەم پارەی کارەباکە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستێکەوێ زیاترە لە بینی 70 بۆ 100 ملیار دینارە مانگانە. لەگەڵ ئەوەشدا خۆی ئەو شەریکاتانەی کارەبا ئەفرۆشێ بە عێراق زیاتر لە 100 بۆ 150 ملیار دیناری دەستەکەوێت. بەڵام کە ئەڵەی 120 ملیار دینارەکە بدە یەکسەر دەسەکاتەوە وەڵە پارە نیوان. ئەم هەموو پارە کەس نازانێت لەکوێ سەرفەکرێت، چۆن سەرفەکرێت و لە خزمەت کێدایە. لەگەڵ ئەوەشدا وازی لە کارمەندێکی نەهێناوە کە ئەو کارمەندە ڕاستیەکانی وتوێتی ئەم کارەبا غەدرێکی گەورەیە کە لە میلەتەکرێ، خۆی کارمەندە و باشی لێزانێ غەدرەکان لەکوێیە. کەچی دەسەڵاتێک بە یەکێتی و بە پارتیوە بانگیان کردووە وتوانە دەبێت تۆ بڵێ وانە. دەسەڵاتێک لە دەنگێکی ناڕازی کارمەندێک بترسێ، ماڵی ئەوەیە بڕوخێ، نەک ماڵی ئەوەیە پشتیوانی لێ بکرێت. کاتێکی خۆش.